جاری زیرتر گل جگری سروکی بارو دیاربکر برایس مهدی اوزدمیر بحثتکین وای که راست خوش دیاربکر گل مدانه برایس مهدی گلک سپاس کوین گل مدانه و کلین دست بکنی حتی اگر هبن جیل مزنبونواش خطاین بای بیا با گل پیز بیا که شاید حال بجن لی صدمه سرکه وان آگران چو بول دیفان و کلین نهاتی ندست بکنن و برداومن کاتژمێر 22 ئاگرەکە دەستی پێکرد بوو بۆ بەیانیش بێگومان ئاگرەکە کۆنتڕۆڵ کرابوو بەڵام ئێمەش لە ڕاستیدا دوای چەند کاتژمێرێک ئاگاداری ئەوە بووینکەوە ڕووداوێک هەیە و ئێمەش سکاڵی خۆمان تۆمار کرد بێگومان هۆکاری ڕاستەقینەوەی ئاگرەکە و هاوکات دواکەوتنی تیمەکان سکاڵامان تۆمار کرد بوو دوای ئەمە پلاتفۆرمی دیاربەکر هەڵساین و سەردانی ئەو ناوچەیەمان کردکەوە بۆ ئەوەی بتوانین لە شوێنی خۆیەوە بە دووادار چوون بکەین لەگەڵ ئەوەشدا لەگەڵ کۆمەڵێک دانیشتوانی ئەو ناوچەیە کۆبووینەوە دانیشتوان بێگومان ئاماژەیان بەوە دابوو کەوا ساڵانی ڕابردوش بێگومان ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە کارەبا کوژاوەتەوە و هەندێک کێشە ڕووی داوە بۆیە خەڵکی دانیشتوانی ئەو ناوچەیە ئاماژەیان بەوە داکەوە بەهۆی شۆرتی کارەباوە ڕووی داوە ئێمەش کاتێک لە شوێنی ڕووداوەکە بووین سەیری ئەوەمان کرد و لێی ورد بووینەوە کەوا هەندێک پارچە هەیە لە محاویلە گەورەکانی کارەبای ئەو ناوچەیە ئاگری گرتووە بۆیە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا زەویەکان بسووتێن ئێمەش بێگومان ئەمەمان پشتڕاست کردەوە دوای ڕووداوەکە دوای ئەوەی کەوا سکاڵی خۆمان تۆمار کردبوو بێگومان لێکۆڵینەوە دەستی پێکردووە ئێستا کەسانی پسپۆر هاتوون و لەوێ خەریکی لێکۆڵینەوەن لە گوندەکانیش بێگومان لێکۆڵینەوە هەیە راپۆرتێکی تایبەت ئامادەکراوە و لە راپۆرتەکەدا ئاماژە بۆ دراوەکەوە هۆکاری ئاگرەکە بە ئەگەرێکی زۆر کارەبایە هەر لە سەرەتاوە ئێمنیش ئاماژەم پێدا بوو لەوێ چەندین جار ئەم ڕووداوە ڕووی داوە ئێستا 15 کەس گیانی لەدەستداوە هاوکات زیانێکی زۆری گیانی و مادی هەیە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بەڕێز مەهدی داوی ئامار چ تێ بەحەزکردن دیفان کەسن جانە خۆش دەزانین ئەف کەسن و تێنە دەرمانکردن نەخۆشخانە حتا چرا دەراوشەوانە خراپە و بگشتی چەند گوند و ناوچەند ئەڤن بەر ئاگری کەتین یعنی چەند دونمێن ئەردین ئەڤن زەرار vêکەتین تا ئێستا 15 کەس گیانی لەدەستداوە چواریشیان چوار کەس دۆخی تەندروستیان زۆر سەختە و ژمارەی بریندارانیش زۆرە بەڕاستی ئێستا هەمویان لەژێر چاودێری چردان 55,000 متر دووجا زەوی سوتاوە بەرشێوەیەکی ڕاستەوخۆ بە تەواوی سوتاوە هاوکات زیاتر لە 500 ئاژەڵ مردار بوون و چەندی دیکەش بۆ قەسابخانەکان نێدراون بۆ ئەوەی بە زووترین کات سەریان ببردرێت و ئەوانیش مردار نەبن وەکە تەبخۆژی ئێماژە پێکری تیمên agirvemrandinê yani prostî kemterxem bîne yan jî tîmên agirvemrandinê dîrî navçeyên agir berboyê dîr bûyne ji ber hindê jî zîkana geştînê ji bo kontrolkirina agirî بەڵێ کاتێک کاتژمێر 22 ئاگرەکە دەست پێ دەکات واتە کاتژمێر 10 دەست پێ دەکات دەتوانین بڵێین بەهۆی خێرایی باوە ئەم ئاگرە تەشەنەی سندووە ئەمەش بە شێوەیەکی خێرا هەموو ناوچەکەی گرتووەتەوە بۆیە کاتژمێر 10 ئەو ئاگرە دەستی پێکردووە لە ئەنجامدا خەڵک تەنانەت زۆر بەشیان ئاگاداری ئەوە نەبوونە تا کاتژمێر 12 شەو هیچ تیمێکی بەرگری شارستانی نەهاتوونەتە ناوچەکە بۆ ئەوی بکوژێنەوە دوای ئەم کاتژمێرە پرۆسەکە دەستی پێکردووە نزیکەی بەرەبەیان کاتژمێر 5 بەرەبەیانی بە دیاریکراوی گەربیڵێ هەلیکۆپتەرێک هاتووە بۆ کوژانەوەی ئاگرەکە بێگومان ئەمە قۆناغی یەکەمە ئەگەر بکرابە زووتر بتوانرا بە تیمەکان لەوێ بن و ئاگرەکە بکوژێنەوە بێگومان 15 کەس گیانی لەدەست نەدەدا و یاون زیانێکی زیاتر نەدەبوو مە سکاڵا تۆمار کردە سکاڵا وەل دژی کێ وەل کێرە تۆمار کردە ئێمە
بە شێوەی دوو هەنگاو سکاڵامان تۆمار کردەوە. یەکەمیان سکاڵا یەکەممان ئەوەیەکەوە دەمانەوێت بزانین ئاخۆ هۆکاری ئاگرەکە چییە؟ هۆکارێکی سروشتیە یاخود کەسێکە یاخود دامەزراوەیەکە هاتووە و سووتاندوێتی یاخود پژوێخستنی هەندێک بابەتی دیکە هەیە. بۆیە ئێمە سکاڵایەکمان نووسیوە ئەوەی دیارەکەوە سکاڵەکەمان ئاراستی ئەو کۆمپانیایە کردووە کە سەرپەرشتی کارەبا دەکا. سکاڵای دووەممان ئەوەیەکەوە تیمەکان دواکەوتون لە کوژاندنەوە و لە دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کوژاندنەوەی ئەمە ئاگرە یاخود ساردکردنەوەی ئەمە ئاگرە. بۆیە داوامان کردو کەوانە دادگایی بکرێن. باش ئەڤروکەل ناوچە هەزە خێژی ئاگر هەبووە، یعنی ئەگەر هەو سەبەتێ پێشبینیکردن هێشتا زنجیرەیە ئاگر بەربوونی لەگەلک ناوچەیان دنجی یا بەردەوام بە. باشترین ڕێک دیتنەوە ئەگەر هەو ساڵێن بەریژی هەبن باشترین ڕێک چێش بووی کۆنتڕۆلکردنەوە ڤێراوشە ئاگر زیاتر نەبن، قوربانی زیاتر نەبن. بەڵێ کاتێک سەیری دۆخی کەش و هەوا دەکەین بۆمان ڕوون بۆتەوە کەەوە شتێکی ئاساییە، بەڵام لێرەدا خاڵەگرنکە ئەوەیە کەوا ڕاستەخۆ بتوانین ئاگرەکە بکوژێنینەوە. دەتوانرێت لە ڕێگەی وشکانیەوە یاخود ئاسمانیەوە ئاگرەکان بکوژێنرێنەوە، بەڵام پێویستە خێرا بکەین. واتە خێرایی زۆر گرنگە بۆ ئەوەی ئەم ئاگرە بۆ شوێنی نیشتە جێبوون تەشەنە نەکات، زیان بە هاوڵاتیان نەگەینێت بە تایبەتی. گەلک سوپاس بەڕێز مەهدی ئۆزدەمیر جێگرێ سەرۆکی بارۆ دیاربەکر بەواکی ڕاستەخۆ گەلمەدەبوون.